بەڵێن بابەتە تەوەری سەرەکی کاتژمێر 18 ئەمڕۆیە بۆچی دەسەڵاتەکانی فدراڵ و هەرێم کە بەپێی دەستوردا بەشکراون بەڵام عراق پابند نابێت بە جێبەجێکردنی ئەو دەستورەی کە لەسەری ڕێککەوتن و دەنگی لەسەر دراوە لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر سۆران علی مامۆستای زانکۆ و شارەزای دەستور لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. ئەم هەموو بەریەککەوتن و ناکۆکیە لەسەر پرسی دەستور چییە؟ بۆچی عراق هیچ کات پابندی ئەو دەستورە نەبووە کە دەنگی لەسەر دراوە و ڕێککەوتن لەسەری؟ سواو بەڕێستان وەسڵاو بۆ بینەران بەخێر بێ. ڕاستەکەی باسکردن لە ژیانی دەستوری و پابندبوون بە حکومە دەستوریەکان بۆ وڵاتێک دەبێ کە بە وڵاتی قانون و دەستور ناسراو بێ و مێژینەیەکشی هەبێ لە پابندبوون بە دەستور و بە قوانین و بە ڕێخستنی یاسایی لە نێوان پێکهاتەکان و تاکو دەگاتە مافی هاوڵاتیان. ئەوەی لە ڕێخستنی دەستوریا دەبینین بەر لەوەی باسی لە ناوەڕۆکەکەی بکەین، باسی لە تەفاسیلی جێبەجێکردن بکەین، دەبێت دان بە حقیقەتێکا بنین کە وەسیقەی دەستوری لە ئەسڵا وەسیقەیەکی سیاسیە، ڕێککەوتنیەکی سیاسی ئیجتیماعیە لە نێوان پێکهاتەکانی دەوڵەتدا بە تایبەتی بۆ بارودۆخی عێراق بارودۆخێکی زۆر تایبەت بوو. ئەم دەستوری کە ئێستا عێراقی لەسەر بنیاد نراوە پاش هەرسهێنانی سیستەمێکی حکومڕانی ئیستیبدادی بووە بۆ دووبارە بنیادنانەوەی دەوڵەتێکی نوێ. ئەم دەوڵەتە نوێی کە ویستی دامەزراندنی هەبوو سەر لە نوێ جۆرێک لە گەرنتیەک درا لە ڕێگای ئەو ڕێککەوتنە سیاسیەوە بۆ هەموو پێکهاتەکانی عێراق بە تایبەتی ئەوانەی لە ڕۆژانی حکومڕانی دیکتاتۆری ڕژێمی پێشوودا قوربانی لە ڕووی خاک لە ڕووی هاوڵاتیانەوە لە ڕووی حکومڕانیەوە بە هەموو پێکهاتەکانەوە وە بە تایبەتی کورد و بەشێک لە نەیارانی حکمی عەرەبی سوننە لە ڕێخستنە دەستورەکەیە ئەو گەرنتیانە لە ڕووی فکرەوە پێماندرا. بەڵام ئەبێ دان بۆدا بنین کۆمەڵێک کاتێک هەندێ ئیتیفاقیاتی سیاسی دەکەن بۆ بنیاتنانەوەی دەوڵەتی نوێ لە بارودۆخێکە بڕیار دەدەن، هەمان ئەو بارودۆخە نییە پاش 20 ساڵی کە لە ڕووی دامەزراندنی دامەزراوەکانیان خۆجێگیرکردنیان بە تەسەوری من لە ساتی دانانی دەستوریشە، لە دەنگدانی تاک بە تاکی هاوڵاتیانی عێراقیشدا، لە ئاماژەکردنی هەموو پارتە سیاسی بەشداربووەکان لە بنیانەوەی دەوڵەتی عێراقیشە وەکو فکر، وەکو بڕوابوون، وەکو ئایندە ڕوانین تایە هیچ کاتی قابلیەت و ئامادەی ئەوەیان تێدا نەبووە عێراقێکی نوێ بێ جیاواز بێ لەو عێراقی کە حکومڕانی کرا. باشە کەواتە کێشەکە لە دەستور نییە، کێشەکە لە تەفسیری دەستور و ناڕوونی لە دەستور نییە، کێشە لە جێبەجێکردنیدایە وەکەوەی کە 55 مادەی دەستوری پێشێل کردو. باشترین جۆری ڕێخستنی دەستوری و قانونیش بخەیتە بەردەستی کۆمەڵێک سیاسی ویستی ڕاستەقینی جێبەجێکردنی نەبێ هیچ بابەتێک ناگۆڕێ جگەل لەوەی کە تۆ ڕێکەوتنێکی سەر کاغەستە. ویستی ڕاستەقینی جێبەجێکردنی دەستور لە عێراق نییە؟ من ئێستا حکمی واقع شتێکمان پێ دەڵێ ساتی دانانی دەستور ئەوانەی کەوا بەشدار بوون لە بنیاتنانەوەی دەوڵەتی عێراقدا دانیان بە زۆر مافی پێکهاتەکانی عێراقدا، نەک تەنها بۆ کورد، بۆ گەرنتیکردن بۆ عەرەبی سوننە کە پاشماوەی حکومڕانێکی ئیستیبدادی بوو و گەرنتیکردن بۆ زۆرینەیەک کە بە درێژایی حکومڕانی عێراق کە شیعە مەزهەب بوون تایە چەوسێنراو بوونەوە لە عێراقدا. گەرنتیەکە لە کاتی دانانی دەستوردا لە پێگەیەکی دەسەڵات و توانایەکی جیاوازن پاش 15 ساڵ. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ ساتی دانانی دەستور ڕەنگە بۆ ئێمە بۆ بینەرانی زۆر کۆن نەبێ. ساڵی 2005 هیچ یەکێک لە حکومڕانانی ئێستای عێراق توانای بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقیان نەبووە لە ڕێگای خۆیانەوە جگەل لەوەی کەوا هێزێکی دەرەکی هاوپەیمانی نێودەوڵەتی هاتووە حکومڕانی عێراقی پێبەخشیوە نەک دەستی تێدا بوو بێ لە هەرسێنان بە دەوڵەتی پێشوو. لەو کاتەدا چی بەخشی بێ بە پێکهاتەکانی عێراق نەتیجەی ئەوە بووە کە هیچی لەبەردەستان نەبووە. بەڵام ئێستا پاش ئەوەی کە تەرازوی هێز هاوسەنگی هێز دەگۆڕێ لە عێراقدا تەواوی حکومڕانی عێراق لە ڕووی دەسەڵاتی یاسادانان جێبەجێکردن دادوەری هێزی سەربازی هێزی ئەمنی و ڕێکخستنەوەی دام و دەستگاکانی خۆیان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ پێمان دەڵێن هەموو دام و دەستگاکان لە عێراقدا لەسەر نەخشەیە کار دەکەن، دەڵێن هەموو ئەو ماف و دەسەڵاتە دەستوریانی کە بەخشراون پێشتر
ئێستا قابل نین بۆ جێبەجێکردن نمونەی زۆر وازەحمان هەیە باشە بەرامبەر بە پێکهاتەی سوننە پێیان دەڵێن باوەی نەبێ بڵێن هەر بەرامبەر بە کوردیش زۆر باشە بەرامبەر بە پێکهاتەی سوننە دەڵێن کە نەسی سەریحی پێکهاتەی تەنظیمی دەستوری پێمان دەڵێن هەموو پارێزگایەک مافی ئەوەی هەیە کە هەرێمی هاوشێوەی هەرێمی کوردستان پێک بێنێ بەڵام لە هەنگناونانی ساڵی 2002 هەتا وەکو 2025 هەر هەنگاوێکی عەربی سوننە هەبوو بێ بۆ پێکهێنانی هەرێمێک بە ئاژاوەژێڕی گەڕانەوە بۆ دیکتاتۆریەت وەلێدان لە یەکپارچەی خاش عێراق هەژمار کراوە دەستور لە عێراق بە ئینتقایی جێبەجێ دەکرێت من یەک نمونەیەکی وازەحتر بۆ بەڕێز دێنمەوە بۆ بینێرانیش دەهێنمەوە ساڵی 2025 لە وەزارەتێکی میهەنی لە وەزارەتێک کە نمایندەی زانست دەکات لە عێراقدا پاش 25 ساڵ لە بنیاتی عێراقی نوێ پێت دەڵێ زمانی پێکهاتەیەکی ڕەسمی دەستوری بۆ تاکی هاوڵاتیەک کە 12 ساڵی خوێندووە بە زمانەکەی خۆی مافی ئەوەی نییە لەکرد لەسەر کاغەزێکی ئیمتیحانی بۆ زانکۆ بتوانێت بە زمانی دایکی خۆی وەڵام داتەوە تعبیر لە ئیرادەیان دەکا لە فکریان دەکا لەبەر ئەوە ئێمە ئەبێ شتێکمان ناوازەح بێ دەستور بۆ خۆی بریتیە لە وشە ئەگەر بێت و حکومڕانەکان نەیکەنە ئەرزی واقع و جێبەجێ نەکەن و پراکتیژەی نەکەن باشە دکتۆر منەمێ باسی ئەوە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵێک دەسەڵات هەیە کە بڵین لە دەستوردا کۆمەڵێک مادە هەیە پێوەستە بە یاسای هەرێمەکانەوە و کۆمەڵێک مادەش ڕوونە کە ئەبێ عێراق جێبەجێ بکات بۆ نمونە بابەتی سەرچاوەکانی داهاتی نەوتی و نانەوتی ئایا هەژمونی سیاسی کاریگەری لەسەر ئەم بابەتانە هەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و بڵین بەشەکانی دیکەشە هەیە بەداخەوە من بۆ خۆم وەکو پسپۆڕێکم پێم زۆر گرانە کە ئێستا باز لە تەواوی ناکۆکیەکانی عێراق و هەرێمی کوردستان بکرێ بابەت گەیشت بێتە سەر موچە گەیشت بێتە سەر ئەوەی کە فەرمانبەرێک ئەرکی خۆی جێبەجێ کردووە ئێمە چەند دەسەڵاتمان هەیە لەوەی کەوا و چەند مەسئولیەتمان هەیە و عێراق چەند مەسئولیەتی هەیە چونکە ئەو بابەتە بابەتێکی زۆر بچووکی ڕێکخراوی نێو دەستوری عێراقا بابەتێکی زۆر ئاسان باسی دەکا ڕوونە شتێک نییە ناوی موچە بێ لە بینی ڕێخستنی عێراق و هەرێمی کوردستاندا پێت ئەڵێ هەموو هەرێمێک نەک هەرێمی کوردستان هەموو پارێزگایەکی ڕێک نەخراو لە عێراقدا مافی ئەوە هەیە پشکی لە موازنە و بودجێ گشتی دەوڵەتە هەبێت ئەم بودجەیە کاتێ دەگەڕێتە ناو هەرێمی کوردستان دەبێت بە پێی یاسایەکی ڕێخستنی نێوخۆیی خۆی بە پێی معایرێک کە دەستور دایناوە بە پێی معایرێکیش کە یاسای نێوخۆیی نێو هەرێمەکە بۆ دابین دەکا پێداویستەکانی چییە لەکوێیە پێویستە زیاتر سەر بکرێ لەکوێدا پێویستە خەرجی بکرێ ئەمە بابەتە دەستورێکە دکتۆر با لە کۆتاییشتا کۆبندین بابەتانەمە بێت ئایا ئەمە فدراڵیەت لە عێراق نابێتە ژێر پرسیارەوە بەم شێوازە مامەڵەکردن بە دەستورەوە بە بۆچوونی من ئەم ڕێچکەی کە ئێستا حکومڕانی لە عێراقدا هەیە ئەگەر بەردەوامی هەبێ شتێک نامێنێتەوە بە ناوی ڕێخستنی دەستوری فدرالی لە عێراق جگەل لە ناوێک کە لە مادەی یەکا باسی کردووە سیستەمی فدرالی لە عێراقدا سیستەمێکی فدرالیە لە ڕووی پراکتیکەکردنەوە لە ئێستادا بنەماکانی فدرالیەت لە عێراقدا بوونی نەماوە تا ئەو حەدەی ناسنامەی وڵاتی عێراقی بە فدرالی نامێنێت زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر سۆران عەلی مامۆستای زانکۆ و شارەزای دەستور سپاس کە لەگەڵمان بوویت